لە هەشتەمین یاریەکانی خولی ژێر 20 ساڵانی کوردستان و لە کۆمەڵی پێنجەم تیپی لاوان یانەی زانکۆی جیهان پێشوازی لە پیشەسازی کرد لەگەڵ ئەوەی لە نیوە یەکەم لاوەکانی پیشەسازی کۆنتڕۆڵی تۆپیان زیاتر گرت بۆ دەست بەڵام لە خولەکی سیویەک زانکۆی جیهان بە گۆڵێکی سەفەر زیاد پێشکەوتن. نیوە یەکەم هەر بەم ئەنجامە و پێشکەوتنی خاوەن ماڵ کۆتایی هات. لە نیوەی دووەم و لە خولەکی 58 ناوبژوان لێدانێکی سزای بۆ لاوەکانی زانکۆی جیهان ئەژمار کرد. متعب قەحتان بە سەرکەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ تیپەکەی دوو هێندە لێ کرد. لە خولەکی 65 سەفەر زیاد لە زانکۆی جیهان بە کارتی سوور کرایە دەرەوە. لە خولەکی 81 لێدانێکی سزا بۆ پیشەسازی ئەژمار کرا. ئالان ئازاد توانی گۆڵ یەکەمی پێ تۆمار بکات جیاوازیەکە کەم بکاتەوە. لە دوا خولەکان گرژی دروست بوو. ڕاهێنەرەکەی تیپی لاوانی پیشەسازی بە کارتی سوور کرایە دەرەوە. یاری هەر بەم ئەنجامە و سەرکەوتنی تیپی ژێر 20 ساڵان یانەی زانکۆی جیهان کۆتایی هات. سەرەتا بەخێراتنتان دەکەین. ئێوە تاکە کەناڵن لە دوای هەفتەم یاری کەوا هاتن بە دوای بە هانای گەنجەکانمان و یاریگای ئێمە بەخێراتن سەرەر دوو ساوان. بە قورعان بەنسبەت ریاضە هەمووتان باشتر دەزانن تۆپانەی لە مەسلحەتی ئەوەی نامەلعەبی خۆی شار جارتن زیاتر ناماری خۆی دەباتەوە بەسەندە حاڵەتە بوو دیتان پێز نەدەکرا بینیتن. ئەمە 6 گۆڵمان خوارد شتی والێمان نەکرد. ڕاستی داواکارن ئیتیحادی دەستخۆشیش تەواویان لێ دەکەن کەوا ئەو دەوریان کردەوە بۆ گەنج و لاوەکانمان ئیزباریە پێنج لە لاوەکان بەسەر بخێسترن بۆ یانەکان جێگای دەستخۆشیەوە هەروە داواشان لێ دەکەین. لێژنەکان و تحقیماتیەکان بەڕاستی نارێم خراپن زۆر باشن بەڵام یا سەرەتا دێنە ناو بوارەکە و سەختیانە سەرە و هیوادارم زیاتر خۆیان تون بکەن ئەو ئاڵەتانەش لە یاریگاکان هیوادارم نەمینێتن. لا یارێک گەلە قورس بوومە بەڵام فەرێق لە ڕۆژی خۆیان بوو خۆ دەزانی ناوجوانیش دەوری خۆی دەبین لە یاریەکە ئینشاڵڵا لەو یارانە ماوەمانە بە سەرکەوتی ئەنجامیان دەدەین. بەم سەرکەوتنە تیپی ژێر 20 ساڵان یانەی زانکۆی جیهان بوونە خاوەنی 8 خاڵ و چوونە پلەی سێمی ڕیزبەندی کۆمەڵەکەیان. پیشەسازیش بە 9 خاڵەکەی لە پلەی دووەم مایەوە. لە نوێمین یاریەکان زانکۆی جیهان پشوو دەبێت. پیشەسازیش میوانداری لە ڕواندز دەکات و بەبردنەوە گەیشتنی بە قۆناغی داهاتوو مسۆگەر دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.